پیاوێک هەبوو پیاوێکی ئیماندار لە بەنی عەبەس ڕەحمەتی خوا لەبێ پیاوێکی دەوڵەمەند بوو زۆر دەوڵەمەند بوو لە شوێنێکە ئەژیان وەکو شیوێک وا بوو ئەم پیاوە قەدەری خوا هوشترێکی بزر بوو چوو بە دوای هوشتەرەکەی داگەڕا سێ شەو سێ ڕۆژی پێچوو بەشکو بیدۆزێتە لەم دێلە و دێلە و گوندەکە بەڵام کاتێکە دەگەڕێتەوە بۆ ماڵی خۆیان تەماشا ئەکات نە خانوو ماوە نە ژن نە کچ نە کوڕ نە مناڵ نە مەڕ نە بزن نە حوشتر نە مانگە یەک شتێک نەماوە قەدەری خوا یەک لافاوێکی بە قووەت و بەهێز هاتووە هەرچی ماڵ و سەروەت و مناڵ و ژنی هەر هەمووی بردووە ئەمە مصیبەتی زۆر گەورەیە تەسەوور کە ماڵ و مناڵە هەمووی تیا بچێت نە ماڵ بمێنێ نە خێزان و مناڵیشت بمێنێ ئەمە هەموو مصیبەتێکی قورسە خەڵکی وایە یەک مناڵی دەمری هەزار ناشکوریەکە ئەم پیاوە تەماشای کرد لە دوورەوە یەک وشترێک لە وشترەکان ماوە مصیبەت لە دوای مصیبەت زۆر ناخۆشە بڕۆیتەوە ژن هەمووی ئاو بردوێتی کەس نازانێت لەکوێیە مناڵ گشتی ئاو بردوێتی مەڕ و ماڵات ئاو بردوێتی یەک شتێک نەماوە سفر کۆتایی بە هەموو شتێک هاتووە لافاو بردوێتی بەت کەس نازانێت لەکوێیە کە لافاوی بە قووەت هات لە شیوێک و بردی چی لێیەکەی ناتوانی بە ڕەنگاری ببیتەوە چوو بەلای وشترەکە سبحان الله کردی وشترەکەی گرت وشترەکە یەک جووتەیەکی لێدا هەردوو چاوی کوێر کرد سبحان الله پیاوەکەی دەستی کرد بە هاوارکردن چکە چاویشی لە دەستدا ئەمە مصیبەتە لە دوای مصیبەت بەس بێنە بەرچاوی خۆت و ئاوە بەسەرا بێ فرسێکت نەمێنێ دینارێکت نەمێنێ ماڵ و مناڵەت هەمووی تیا بچێ هەردوو چاویشی لە دەست بدەی چۆن سپاسی خوا دەکەی هاواری کردی فریام کەون پیاوێکی دەشتەکی هات بردی بۆ لای خەلیفەی ئەو کاتە وەلیدی کوڕی عەبدولمەلیک وتی ئەمە چییە وتی وەڵام حاڵ مەسەلەکەی ئاوایەتر ئەم بەسەرهاتی خۆی باس کرد کە ئاوی بەسەرا هاتووە خەلیفە پێیوت ئەی ئێستا چی ئەڵێی چی دەڵێی وتی ڕازیم بەوەی خوا تووشی کردم پێی ڕازیم الحەمدولله خوای گەورە تووشی هەر مصیبەتێکم کە ڕازیم پێ ناشکوری ناکەم الحەمدولله خوای گەورە ئەوەندە ماڵ و مناڵی بە مندا بوو ئەوەندە چاوی بە مندا بوو الحەمدولله ئەوەی خوا بڕیاری داوە بۆ من پێی ڕازیم ئەمە ئیماندارە ئەمە تەقوایە ئەمە ڕزگاربوونە لە ئیمتیحانێکە خوا گەورە تاقید دەکاتەوە با ئێمەش باو شێوەیە بین کاتێک کە تووشی بەڵاو مصیبەتێک دەبین بزانینەوە ئیمتیحان و تاقیکردنەوەی خوایە با لە ئیمتیحانەکە و لە تاقیکردنەوەکە ناجح بین ساقط نەبین سفر نێنین ئەمە ناجح بوو بە ئیزنی خوا ڕازیمە بەشی خوا الحەمدولله ئەوە ئیمان